ئەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. فرمودەیەک وەردەگرین لە صحیحی بوخاریدا، ژمارەی فرمودەکە 126. بە پێی سیاقی فرمودەکە دەردەکەوێت کە ساڵی فەتحی مەککەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەدایە لە ژوورێکا دانیشتووە، ئەوەی کە لە خزمەتیایەتی هاوسەری بەڕێزێتی کە خاتو عایشەی کچی ئیمامی ئەبوبەکری سیدیقە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی پشودانی شەوانەیەتی و لەگەڵ هاوسەری خۆیدا کە خاتو عایشەیە کەوتونە گفتوگۆ و قسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ماوەی کە هاتوۆتەوە مەککە کە فەتحی مەککە کراوە، شتێک لە ناخی دڵیایەتی ئەوێ کارێک بکا و بیری لێ دەکاتەوە. مرۆڤی گەورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیایە و گەورەی هەموو گەورانە، هەمیشە بە واقع بینانە بیر دەکاتەوە. مرۆڤی کوردبین ڕاستی دەبینێ و یەکسەریش بڕیار دەدا. جیاوازی لە نێوان مرۆڤی کوردبین و واقعبین ئەوەیە هەردووکیان ڕاستیەک دەبینن، کارەکەش ڕەوایە. کوردبینەکە ئەوە نازانێ، یەکسەر بڕیار دەدا و دەبێ بکرێ ئەگەر زەرەریش تێدا بێ. واقعبینەکە وان نییە، واقعبینەکە دەزانێت کارەکە ڕاستە و دروستە، بەڵام بڕیاری بە پەلە نادا. بیر دەکاتەوە ژیرانە لەسەرەوەی بورجێکەوە دەڕوانێتە خوارەوە، هەموو بوعدەکانی کارەکە دەبینێ، هەڵی دەسەنگێنێ. زەرەر و قازانجی ئەم کارە تا کوێ دەڕوات، تا چەند قبول دەکرێت، چەند بەسەرماندا دەشکێتەوە ئەم ڕاستیە، ئەم جا بڕیار دەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند ڕۆژێکە لە شاری مەککەدایە و مەککە ئازاد کراوە. لەگەڵ هاوسەری بەڕێزیدا عەرزم کردن لەگەڵ خاتو عایشە دانیشتووە و گفتوگۆ دەکەن. لەوێدا دەفەرمێ: یا عائشە لولا قومك حديث عهدهم بكفر لنقضت الكعبة فجعلت له بابين، باب يدخل الناس وباب يخرجون. رواه البخاري. ئەی عائشەی خۆشەویستم، ئەی هاوسەری بەڕێزم، شتێک گرێک لە ناو دڵمایە، بۆت باز دەکەم. ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرموو بە قوربانت بم. ئەفەرمێ: عایشە خان، خاتو عایشە، ئەگەر قەومەکەت تازە موسڵمان نەبوونایە و هێشتا چەند ڕۆژێکە لە کوفر ڕزگاریان بۆ و باوەشیان بە ئیسلامدا کردووە، هێستا ئیسلامەتیەکەیان دەڵەمەیە، تازە شایەتمانیان هێناوە، هاتوونە ناو بازنەی ئیسلامەوە، ئەگەر قەومەکەت تازە موسڵمان نەبوونایە و تازە لە کوفر ڕزگاریان نەبوویایە، بڕوا بکە دەهاتم کەعبەم هەڵدەوەشاند. کەعبە ماڵی خوا، قیبلەی هەموو موسڵمانان، هەڵم دەوەشاند و دوو دەرگام لێ دروست دەکرد. دەرگایەک خەڵک بڕۆیشتایە ژوورەوە، دەرگایەکیش خەڵک لێی بڕۆیشتایە دەرەوە، بە هەمان دەرگادا نەهاتایەوە ناوەوە دەرەوە، کە کەعبە ئەو کاتە یەک دەرگای هەبووە، بۆم دەکرد بە دوو دەرگا. بەڵام لەبەر ئەوە ئەم کارە ناکەم، دەمێکە بیری لێ دەکەمەوە ئەگەر بێت و ئەم کارە بکەم، ئەترسم قەومەکەت قبوڵیان نەبێ.